بەڵام ئەو هێزە زۆرە وەلەگەر ئەو مەلەفانە هەر ڕۆشن بیرگ لە کوردستان تێدەگەم ئەو 4-5 مەلەفەی کرد تورکیا هەری گرتیا میساقی میلیە اتفاقی لۆزانە سیڤەرە ویلایەتی مووسڵ دەزان تورکیا چی دەوێ تورکیا دەیەوێ هەرێمی کوردستان تێکچی بەڵام پێش تێکچوونی دێ ئەو داهات و سامانە زۆرەشی کە هەیتی بیبە بالفعل لە هەردوو لاش نزیکە سەرکەوت لە یەکەچیان لە سامانەکان زۆر سەرکەوتوو بووە ئێستا ئێمە مژدەی نەوت دەرهێنان و فرۆشتنمان درایێ دیتمان چ کارە ساتەگرێت ئەوەی بە کورتی ئەگە بیرین ئەو خۆشگوزەرانی کوردستان هەبوو چوە تورکیا ئەو قەیرانە گەورانەی تورکیاش هاتە کوردستان ینی ئەو مژدەیە ئەوەی لێ هاتە دی وە لەلایەکی تریش دەوڵەتی تورکیا لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی شەرق الأوسەط دەیەوێت لە تێکرای حرەکەی کوردی بدات لە هەر 4 پارچەی کوردستان لە بەرامبەریشدا دەبینی حیزبی کوردی بەداخەوە لەو مەوزوعی زۆر بێ ئاگایە ئەو 2023 هاتوکە یەک لەو مەلەفانە کە اتفاقی لۆزانە ئەو دوێ ساڵی 2023 بیکاتە کارتێکی زۆر زۆر گەورەی فشار لەسەر کوردستان لە بۆ ئێمەی کوردگەلە ناخۆشەکە جێمان لێ دەبی سەرۆک کۆماری تورکیا دەڵێ ئاگادار بن مژدە بە میلەتی تورکیادا دەرێ ئەمێن نیوەی ماڵەکانی تورکیان بە نەفتی کوردستان گەرم کردووە مژدەتان دەدەمێ بە غازیش باقیەکەی تر گەرم دەکەم ئەوە لە کاتێکە گەورەترین قەیرانی غاز و نەوت لە هەرێمی کوردستان هەیە ئەم نوێنەرێکی ئومەم متحیدە سەردانی کردین زۆر تووڕە بوو دەیگوت ئێوە نەوتی دەدەنا تورکیا بە $22 کەچی لە بۆ ناو خۆتان نزیکەی بە 180,000 بە فەقیر و فەقارەتدەن وەرە ئەو نەوتەی بدەنە بەغدا لە نزیکەی $9 لە بۆ دەمینێتەوە یعنی ئەو دوو حیسابە لە چێ ینی ئەو کارە ساتە بەسەر کوردستان دی ئەوەی بەرپرسیارە لەو مۆزوعی بەڕاستی تاوانێکی زۆر زۆر گەورە دەکا بەرامبەر نیشتیمان و بەرامبەر میلەت ئەو مۆزوع زۆر گەورەیە هەر لایەک یارمەتی تورکیا بدا دەستی دایتە مشارەکی ئەو لە قەدارەی لە ژێر پێی هۆیتی ئەوەی دەبڕی چکە لەو دەمەی هیچ دەوڵەتێک لە دنیا ئەنچی تورکیا دژی تەواوی حرەکەی کوردی نیە لەو دەمەی بۆیە هەر لایەک کاریکاری تورکیا بکە ئاگای لێبی ئێمە تەجروبەی قەدیممان هەیە ئەو کوردانی کە هاریکاری ئەتا تورکیان کرد وەسیەتەکانیان تەمەشاکە چارە نووسەکانیان تەمەشاکە بۆیە هەردوو لە برایانی پارتی و برایانی پەکەکە دەبی بە زووترین کات بێنە سەر مێزی گفتوگۆ بە هیچ نەوەک نەکەن یعنی برایانی پارتی بیر لەوەی نەکەنەوە ئەگەر یارمەتی تورکیا بدەن لە کوردستان و پەکەکە کۆتایی هەر نۆرەی خۆیان نیە یەکسەر نۆرەی هەرێمی کوردستانیش دێ بە هەموو معنایەک چکە ئەوە با لە مێشتی خۆیان دەربینن وەکو سەردەمەک تورکیا بێ یارمەتی حیزبێک بدە و دوای بگەڕێتەوە وها نییە ئەوە ئێستا عێراق لە بەندی حەوت نییە تەنها دەتوانی بێ هەمووی تێک بدا و بگەڕێتەوە هەر ئەوەندەی پێدەکرێت تورکیا ناتوانین لە ناو کوردستان بمێنێتەوە بۆیە کۆتاییەکەی ئەو سیناریۆی ئێستا هەیە ئەوەیە جەیشی عێراق حاشت دەگەڕێتەوە سەر تا سەری کوردستان و شتێک نامینێ بە ناوی هەرێمی کوردستان ئەگە ئەو ئیشەی کە 15 مانگ دیاری کرایە وا بکرێ ئینشاءالله شتیوان ناکرێ دووبارەی دەکەمەوە ئەمە زۆر زۆر ڕاستی ڕەخنەی تند و قینمان لە دەسەڵاتی کوردیە بەڵام لە بۆ ئەو قەزەی تورکیا ئەمە داوا دەکەین حیزبەکانی کوردستان هەمیان دیالۆگ بکەن بۆ ئەوەی هیچ لایەک یارمەتی تورکیا نەدەن یعنی دەبی بە سەراحەتتر بین هەردوو لایەن ئەمە قسە لەسەر دەبی پاکە کەس بکەین قسە لەسەر پارتی دموکراتی کوردستانیش بکەین ینی هەردوو لە دەبی ئاگایان لێبی هەم برایانی پاکەکە هەرێمی کوردستان وا تێنەگەن کە بێ ساحیبە دەبی بە پرس و ڕا تەواجودیان هەبی ئەوە لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەک کەش برایانی پارتی هەر تەعاونێکی داگیرکەران بکەن کارە ساتەکی یەکجار زۆر گەورە لە بۆ خۆیان دروستەکەن خۆشیان نامینین بۆیە دووبارەی دەکەمەوە دەبی دیالۆگێکی ڕاستەقینە بکەن برایانی پاکە بچنەوە قەندیل لەوێن دەرێ بن وە قەندیل بپارێزرێ و نابی هیچ لە هەموو لایەکمان ئەمە دەبی پرۆژەی قەندیل بکەینە پرۆژەکی دەولی گەورە و پاکەکەش ڕێز لە
مؤسساتی هەرێمی کوردستان بگری و پارتی دیموکراتی کوردستانیش چیتر هاریکاری دەوڵەتی تورکیا نەکا وەکو ئەم بیستومە ئینشاءالله وانە بەڵام زۆر ناخۆشێکا و قسەی دەکەم دەڵێن تورکیا هەر تەقەمەنیەک بەکاردێنی لە هەرێمی کوردستان دژی کورد دژی لایەنەکانی کورد هەر لە هەر چوار پارچی کوردستان لە کۆتاییدا لەسەر مەسروفی نەوتی هەرێمی کوردستانە وان بیستە زۆر ناخۆشە ئەو قسە چکە ئەوە لە تاریخی ئەوانەی کە وڵاتیان فرۆشتیە ئەوانەی کە وەکوبرەی تابووری پێنجەم بووینە ئەوانەی کە لەگە داگیرکردن هەر قەت شتی وایە نەکرد چکە ینی تەقەمەنیەکانیش لەسەر حیسابی مەبی زۆر ناخۆشە کە هیچ حیزبێک ناتوانێت هاریکاری داگیرکەر بکە لە بۆ سەر حیزبیشت ئەمە بینیمان 16 ئابڕوویدا سیوێکی ئابڕوویدا کۆمەڵک حیزبەکان هێزی بیانیە هێنایتە سەر یەکتر بەداخۆ زۆر کارێکی قێزەون و ناشیرن یعنی ئەوە دەبی کۆتایی بێ ئەوە دووبارە نەبتەوە لەبەر هەندێ پێویستە ئەگەر جامیعەیەک هەبی هەم حەد لە چی وەسەط دادنێ برادرانی پاکەکە لە شوێنی خۆیان دادنێن و دەسەڵاتی پارتی دیموکراتیکردن لە شوێنی خۆی دادنێ ئیتر لێکیان دوور دەکاتەوە تورکیاش ناتوانانی ئەو کاتی ئەو کورد بە کوردە بە کوشتەکە مەبەستی ئەساسی لەو پرۆسانە ئەوەی